مشکۆ ناوی شەوکەت سەعید ئیبراهیم ئاغای دێرەییە. ساڵی 1970 لە هەولێر لەدایک بووە. ساڵی 1940 بەهۆی گرانی و قات و قڕیەوە ماڵیان لە هەولێر گواستوتەوە گوندی دێرێ، گوندی بابوو باپیرانی. لە بەغدا دەبێ هەواڵی مردنی خێزانەکەی دەبیستێ و دەگەڕێتەوە هەولێر لەسەر گۆڕەکەی گۆرانی لە پاش مەرگم چ فایدەیە بێ سەر قەبرم لە بۆ شیوەنی گوتووە. ساڵی 1948 ژنی دووەمی هێناوە، لەو ژنەش 2 کوڕ و 2 کچی دەبێ. ساڵی 1956 داوەتی شێخ لەتیف کوڕی شێخ محمودی حەفید دەبێ، لەگەڵ ڕەشۆڵی گۆرانی بێژ ئاهەنگ دەگێڕێ. لە دوای ڕێکەوتنی 11 ئاداری 1970 هونەرمەندان تایر تۆفیق و یونس محمود و جامیلە، فوئاد ئەحمەد و محەممەد جەزات چەند ئاهەنگێکی هاوبەشیان تۆمار کرد. لە دوای 6 ساڵ خزمەتی هونەری 15 پێنجی 1970 کۆچی دوایی دەکات.